سڵاتان دەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم. ئەم بەرنامەیە تایبەت دەبێت بە دوو تەوەری جیاواز دوور لە یەکدی. بەڵام پێشەوەی کە تەوەرەکانتان پێ بڵێم دەمێت پێتان بڵێم ئەمڕۆ نزیکەی 75 کەس 75 گەنج کوڕ و کچی قۆز و جوان لە ستۆدیۆ لەگەڵمدان لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێرەوە هاتوون لە هەر 8 بەشەوە هاتوون. زۆر بەخێر بێن سەرچاو، دەستان خۆش بێت. اینجا تەوەری یەکەمی بەرنامەکە لەسەر بابەتێکە کە هەندێک جار خەڵکی ئێمە شەرمی لێ دەکات، بەڵام لەبەرەوەی شەرم لە زانستی پزیشکیدا نییە، شەرم لە تەندروستیدا نییە، ئێمە باسی دەکەین شتێکە پەیوەندی بە خەڵکەوە هەیە. بیستوتانە کە کەسێک حاڵەتێکی پزیشکی هەیە بەڵام شەرم دەکا بیڵێ؟ بیستوتانە کەسێک حاڵەتێکی پزیشکی هەیە بەڵام شەرم دەکا بڕاتە لای پزیشک؟ بیستوتانە خەڵک نەشتەرگەری بۆ کراوە کەوتووە لە ماڵەوە دوای نەشتەرگەری، بەڵام کە دەڕۆیتە سەردانی دەڵێ وەڵا عەمەلیاتێکی تۆزێ زەحمەت کراوم. عەمەلیاتەکە چی بوو؟ مەسەلەن دەڵێ فەقەرات بوو، هەر لە خۆیەوە فەقەراتیش نییە. چییە مەسەلە؟ مایە سیریە. مایە سیری چییە لە ڕۆ پزیشکێکە؟ حاڵەتەکە چییە؟ چۆن ڕوو دەدات؟ ڕێگەکانی ڕێگریکردن لێی چین؟ چارەسەر و تەکنیکی نوێی چارەسەری چییە؟ چی بکەین ئەو کەسانی کە مایە سیریان هەیە تووشی نەشتەرگەری نەبن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەی بەرنامە پزیشکێکی پسپۆرمان لەگەڵدایە کە لە سلێمانیەوە هاتووە. دکتۆر قەلەندەر کەس نەزانی لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرمێت. دکتۆرگیان زۆر بەخێر بێیت. بفەرمونون. بەڕێزان دکتۆر قەلەندەر دەناسن فیگەرێکی پزیشکی گەورەی کوردستانە، کەسایەتێکی پزیشکی یەکجار جوانی کوردە. ئەو کاتەی کە ئەو تەخەڕوجی کردووە من 8 ساڵم مابوو بۆی لەدایک بووم. ئەو کاتەی کە ئەو بوو بە پسپۆر من هێشتا 2 ساڵ مابوو لەدایک بووم. ئەو 2 ساڵ بوو پزیشکی پسپۆر بوو، من تازە بە تازە چاوم بە دنیا هەڵێنە. دکتۆرگیان زۆر بەخێر بێیت. زۆر سپاس. گەورەت کردی، سپاس بە ئامادەبوونت. مایە سیری چییە؟ دەتەوێت بە چ شتێکی باسی مایە سیری دەست پێ بکەیت؟ ئەگەر بچمە سەر ئەو هینا لەوێ ئەتەوێت لە کام لابی؟ ئێرە باشە. باش. بە کورتی من بۆ ئەمانی باسەکەم بۆ خەڵک بەڕاستی نەک بۆ پزیشک بێگومان. ئەمە ڕێکەی پێ ئەڵێن، ئەمەش کۆم دەرچەی کۆم وەکو با بڵێن سۆندەیە گوایە، ئەمەش دەرچەکەیەتی لە ڕێکەوە تەواوە بێ. ئەلێرا منتیقەیەک هەیە، ماسوولکەیەک هەیە ئاوا وەکو ئەموستیلە وایە گرتوێتی. ئەمە وتمان ڕێکە، ئەوە ڕێکە خەتم چەند جوانە، زۆر جوانە، دەست خۆش بێ کە وەکو ئەموستیلەیەک با بڵێن لە پەنجە ئەوەی گرتووە، ڕێکەی گرتووە، نایەڵێک پیسی و هەوا و ئاو پیسی خوا بێتە خوارەوە. باش. کۆنتڕۆڵی ئەوە لەوەیە. ئەلێرە لە ناو کۆمە 3 شوێن هەیە ئەگەر سەیریکەین لە ناو کۆم بە نازوور با بڵێن سەیریکەین 3 شوێن هەیە. ئەم 3 شوێنە بەرزن جیایە لە دیوارەکەی کۆم وەکو 3 عەمود بە جیا. باشە. کەس هەیە تێنەگەیشت بێ؟ 3 عەمود بە جیا. ئەم عەمودانە نەرمن، یعنی ئاوسێ و فش ئەبێتەوە وەکو میزشی شڵدان با بڵێ. باشە. ئەمانە زەرورن وجودیان هەبێ بۆ ئەوەی کۆنتڕۆڵی هەوا بێ، بایەکی لێبەر نەبێتەوە ئەو کەسە بەمە کۆنتڕۆڵێکە عادەتەن، وەلەو ئەسڵەکە لێرەیە بەڵام جاری وا هەیە ئەڕاتە خوارەوە ئەمە ئەیگرێ. باش. باش.
ئەمانە زەڕورن بۆ پاکردنەوەی کۆم بۆ نەهێشتنی هەوا بێتە دەرەوە قسمێک بەڵام زیاتری کۆم پاکاتەوە لە دوای پیسی زۆر زەڕورە ئەگەر کۆم پا نەبێتەوە لە دوای پیسی خورانن و ناڕەحەتی و ناخۆشی زۆر دەست پێکا لە ئەترافی کۆم ئەمە دوو فرمانی زۆر سەرەکی زۆر سەرەکی زۆر گرنگن زۆر ناهێڵێ کەسەکە کۆنتترۆلەکە بەوەی هەوایەکی لێبەر نەبێ و پاکردنەوە کەشی پاکردنەوە بەس ئەمانە هیچ نین لە هەمووی مهمتر هێشتا هیچ نی نا هیچ نییە ئەمانە زۆر مهمن زۆر گرنگن ئەمانەیە کە پیسی لێرەوە تۆزێ پیسی فڕێ ئەداتە ناو کۆم لە ڕێکەوە پیسی پێ بێ یەکسەر نایەتە خوارەوە ئینسان وەکو حیوان نییە کۆنتترۆلێکە تۆزێ پیسی ئەخاتە ئێرە ئەڵێ ئەم سامپڵم پێیە چی لێ بکەم ئەویش ئەڵێ ئەچێ ئەمە هینی تایە ئەعسابی تایە جوابی مێشک ئەیاتەوە جوابی مێشک ئەیاتەوە ئەڵێ مێشک پێڵێ کاکە وەختی ئەوە نییە ئێستا چۆن نەتوانی لە کۆبوونەوەیە کای خۆیەگرێ بۆ نمونە خۆی ئەگرێ سینناریۆکە وایە تۆ خۆمە بڵێن چی ینی سینناریۆکە وایە خۆی ئەگرێ نایەڵێ ئەو پیسیە بێتە خوارەوە دکتۆرگیان ئەفونکە بەس بەوەی ئێستا لێرە پیسایی هەیە لە ڕێکە لە ڕێک لێرە دەرچەیەکمان هەیە کە کۆنتترۆلی کرا ئەمە هەواڵی نارد بۆ ئێرە بۆ ڕیسپتەرەکە لێرە بۆ ئەو وەرگرە دەماریە ئەم سێنسەرە لێرە سێنسەری تایە ئەڵێ ئامادەی ئەڵێ ئەم ئەڕوا بە مێشکەڵێ ئەڵێ کوڕێکە سامپڵی پێیە چی بکەم ئەبێ بێتە دەرەوە ئەمیش ئەڵێ جارێ وەختی نییە ئەگەر وەختی بوو ئەمە ئەکرێتەوە ئەمەش ئەکرێتەوە پیسێکەیەتە خوارەوە بەڵام لە هەمووی مهمتر ئەمانە کە پێی ئەوترێ ئەنەڵ کوشن یعنی چی بە کوردی ئەنەڵ کوشن یعنی کوشن هەر عینی ئەو کوشنە چۆن ئەڵێن کوشنی ناو کۆم باش عەمودن ئاوها ئەگەر بێت و بەخت لێرە مەقتەعی ئاوا وەرگرین ئێوە تەمانێکیت مستەوایەکتان هەیە مەکتەبتان خوێنووە مەقتەعێکی با بڵێن خڕ وەرگرین سەیریکەین ئەم عەمودانە ئاوا دەرەچن یەک دوو سێ ئاوها سەعات حەوت و با بڵێن یانزە خۆی عادەتەن ئاوهایە لە چوار حەوت یانزە ئاوهان ئەم عەمودانە ئاوا دەرەکەون ئەگەر ئاوها بیبڕی تێگەن وانە باش ئەمانە ئەبێ هەبێ ئەگەر ئەمە نەبێ ئەم عەمەلیە باسمان کرد ئەم معقەدە نابێ پیسی ناتوانانی ڕاگری ئەڕوا لە خۆیەوە ئەوەش ناکرێ وەکو چۆن ئێکێک کۆڵۆستۆمیەکی هەبێ یا لێرەوە پیسی بکە مستەمڕێتە دەرەوە لەوێش هەمانە بێگومان باش بزەبت ئەمانە طبعا ئەگەر ئێستا سەیریکەی بزەبت وایە ئەمان لە سەعات سێ دایناوە بەس خۆی چوارە حەوتە یانزەیە لەم بینەی شاورد بچکۆلە هەیە جار بەجار زۆر کەس هەیەی ئەمە ئەبێ هەبێ موشکیلە چییە ئێستا منەمەوێ ئێوە ئەمە تێبگەن من بۆەوە نەهاتوم بۆ تەلەبەی توپ شەرەحکەم ئەمە ئەگەر ئەمە نەبێ تۆ موشکیلە تووشە بێ و زانیتان موشکیلەکان چییە ئەمەش ئێستا ئاوساوە ئەگەر سەیریکەی گەورەیە ئەگەر یەکێ ئەم ڤیوە با بە من ئەڵێم ئەمە دوای پیسی کردنە دوای ئەوەی پیسی کردووە کۆم بۆ ئەوەی بزانی مایە سیری هەیە ئەم قسەیە زۆر مویمە ئەم هاتنەی من لە سلێمانیەوە بۆ ئێرە بەس بۆ نقطەیەکی ئاوایە ئەگەر ئەمە بگا بە ئێوە ئێمەش هیلاکەکەمان بە بەلاژ نەڕۆیشتووە ئەبێ کۆم سێ سەعات دوای پیسی کردن فەحس کرێ سێ سەعاتی بەسەرا نەچێ مەچۆ فەحس بکە دوایی ئاوا بەرز دەرەچێ دکتۆرەکەیش بە مایەسیری تێگا ئەی بڕێ دەست خۆش ئەمە ڕوونە لەسەر تەختە سپی جا ئەمەر ئەگە کامێرەکە بێتە سەری خەمن نەبێ کامێرەکە لە سەریەتی زۆر چاکە گەورەیەکەینەوە بۆی لێی تێبگەین لە هەمووتانەوە دەرەکەوێ ئەمە سەعات یانزە تەواان شەردیە خۆ سوێنی نەخۆڕەوە ئیلا لەویا بێ ئەمەی چون سەری کە پەنجەی خۆ سەریکەیان لەوی تر ناچێ ئەمەش سەعات حەوت ئەمەش چوار یان سیان لە بینی شاهەیە سەکەندەری پێڵێن ئەمانە نۆرمەڵ ئەنەڵ کوشن ئەمە کوشنەکانە باش
نۆرمەڵە ئەبێ هەبێ ئەمانەن ئەگەر زیاد لە حەد ئەمە بەستراوە بە دیواری کۆمەوە بە عەزەڵەیەکی باریکی بچووکی پەتی وردورد وەکو دەزووی وردورد کۆلاجین فایبەرە ئیلاستیک فایبەرە دەزووی بۆ بە زمانی ئێوە دەزووی وردور ڕایە کێشێ بەستویانە بە حەبلی وردورد بە دیواری کۆمەوە ئەگەر لێرە سەیری کەن لێرە زۆر جوانە بەحساب ئەمە نەخۆشیە کە واز لەمە بێنە ئیهمالی کە ئەم ڕەسمە ئەمە نۆرمەڵە ئەمانە نۆرمەڵن ئەمە لێرەوە بەستراوە بەم دیوارەوە بەم پەتانە بۆ ئەوەی نەکەوێتە خوارەوە لە کۆمەوە نەیەتە دەرەوە گوێتان لێیە بۆ ئەوەی لە کۆمەوە نەیەتە دەرەوە ئەگەر زیاد زەخت لە خۆ بکەی وەکو قەبزی قەڵەویش خراپە قەبز بیت تۆش عادەتی پیسیکردنیش زۆر دەوری هەیە و لەگەڵ نەوعی دانیشتنەکەیش شەرقیش دەوری هەیە سێشتت دکتۆر گیان قەبزی خراپە قەڵەویش خراپە دانیشتنی تەوالێت زۆر زەختکردن لە خۆت ئێمە بە قەناعەتمان لەسەر دانیشتنی ڕۆژهەڵاتی باش نییە دانیشتنی وەلەو ئێستا مەسەلا ئەگەر برایەکی دکتۆرێکی تۆزێ مەیلە و نەوعێکی تر قسە بکە لەوانەیە بەلای دینا بشکێتەوە ئەڵێن ناخۆ دین نەیوتۆ شەرقی دین باسی نە شەرقی کردووە نە غەربی دین وتێتی تارات بگرە کەی وتێتی وا دانیشە وا دامەنیش وانێ عاداتی عەرەب ئەو وەختە وا بووە مەسەلە لەسەر لە دەشتا دانیشتون شوێن نەبووە غەربی دانیشتنی غەربی زۆر سەحیترە ڕاسترە تەندروسترە ئەمە شتێکی زانستیە مناقەشەی ناوێ ئەوانەیە تر پێویست ناکات بڵێن ئەمە نووساوە بە دیوارەکەەوە ئەگەر زیاد زەختی لێ بکرێ ئەمە دائەخزێ ئێوە بە زمانی بە هەموو لەهجەکانی کوردستان تێگەن دائەخزێ ینی ئەجوڵێ بەرەو خوار هی ئەوەی زەختی لێکرێ یەکی ئەگەر قەبز بێ یەکێک عادەتی دانیشتنەکەی وابێ زۆر بمێنێتەوە زەخت لە خۆی بکە ئەوەیەتە خوارەوە کە هاتە خوارەوە ئەمە پێی ئەوترێ مایە سیری عادەتەن یەک چی ئەکا بربەستی ڕێی پیسیەکە بربەستی چونکە ئاوسێ و یەتە خوارەوە بربەستی ڕێی پیسی لێی ئەیا برینارە بێ کە برینار بوو خوێنی لێیت گوێتان لێیە خوێنی لێیە مایە سیری خوێنی نەبێ بەڕاستی بە تعریفی مایە سیری نییە دوو هەر کەسێک خوێنی هەبوو ئەو وەختە و ئەمەش هاتە خوارەوە لەگەڵیا یا خۆی گەڕایەوە یا بەدەست گەڕانیەوە ئەوە مایە سیریە بەڵام حەقایەتەکە لێرا تەواو نابێ ئەمە لەوانەیە لە چۆتەوە ئێستا پێتانەوە یەکێک خوێنی هەبێ بەمە حەل نابێ بڵێ مایە سیریمە وەڵام من خوێنێتە خوارەوە شتێکی شێتە خوارەوە بە دەستێک کە مەژوورە ڕاستە بەڵام کاکە ئەوە ئەبێ تەکید بکەی چونکە کۆئەندامی هەر سو جگەر هەر جگەر و مەعیدە و پەنکریاز نییە لە کۆمەوەیە کۆم و قۆڵۆن و ڕیخۆڵەی بچکۆلە و دوانزەگرێ و مەعیدە و پەنکریاس و بۆرەکانی جگەر و زرا و جگەر خۆی و لەگەڵ سوورێنچک پێوترێ کۆئەندامی هەر سو جگەر باشە برام ئەمە کە ئاوسا و هاتە خوارەوە لەبەر ئەوەی تۆ زۆر زەختی لێکەی و قەبزیت و عادەتی دانیشتنەکە وایە ئەمە خۆی ئەسبابەکانی نەزانراوە بەس ئەمە باشترین شەرحە بۆ ئەسبابەکانی یەتە خوارەوە کە هاتە خوارەوە بربەستی پیسەکە ئەگرێ خوێنی لێیە کە خوێنی لێ هات ئەوە پێڵێن مایە سیری باش بەس لە هەمووی مهمتر ئەوەیە کە تۆ ئەبێ کەس نییە بتوانێ بڵێ مایە سیریمە خوێنی هەبێ تەشخیص بکرێ ئیلا نازووری قۆڵۆنی کردبێ ئەمە قسەی دوو هەمە یەکەم وتمان ئەبێ پێش 3 سەعات بەسەر تا بڕوا فەحسکرێی یەک کەلیمە لەمە تێمەگە موشکیلە نییە بەس ئەوەنە تێبگە 3 سەعات بەسەر تا بڕوا اینجا فەحس بکرێ بە دکتۆرەکە بڵێ نە فەحسم مەکە بڵێ فڵان وایوت فەحسم مەکە هەتا 3 سەعات خۆشتان فێر بن یاخوا تووشی نابن ئیشەڵا هیچیش نییە چونکە نەخۆشی نییە ئەسڵ ئێستا بۆتان باسەکەم 3 سەعات بەسەرا بڕوا اینجا بچۆ فەحسکە بڵێ بۆ عاداتی کورد پاک و تەمیزە وەکو شوێنی تر نییە خۆی پاکاتەوە اینجا چێ بۆ لای دکتۆرەکە ئەچێتە مەرافق پاکە بێتەوە خۆیە شوا جوان اینجا چێ بۆ لای دکتۆر زۆر غەڵەتە ئەو پیسیەی کە لە کۆمایە ئەو پیسیەی لە کۆمایە
کە من فەحسم کرد بە نازوورەکەی خۆم نازوورێکی کورتی ئەوەنەیە پێوترێ پرۆکتۆسکۆپ ئەو نازوورە درێژە نییە نازووری قۆڵۆن نییە ئەو پیسیە خۆی لە خۆیان دەیتای زۆری تایە داتای زۆری تایە معلوماتی زۆری تایە ئەگەر خوێنی ڕەشی پێوە بوو لە پیسەکە ئەوە لەسەرەوە هاتووە مایەسیری نییە خاڵی یەکەم ئەوە بوو کە دەبێت سێ کاژەر تێپەڕی بێ سێ کاژەر تێپەڕی بێ خاڵی دووەم ئەوە بوو کە دەبێت بە نازوور ئەبێ نازووری کۆم بکرێ ئەمە یەک دوای ئەگەر ئیسپات بوو کە هەیەتی یانیەتی ماتوڵ خوێنی هەبووە ئەبێ نازووری قۆڵۆن بکرێت کە مەترێک و عادەتەن 6 سانتیمە ئەبێ بڕوا هەموو قۆڵم ببینێت کە هیچی تیان نەبوو اینجا ئەتوانین بڵێن ئەمە مشکلەکە تۆ مایەسیریە ئێستا عیلاجەکەی چییە؟ ئەمە مەرجە دکتۆرگیان مەرجە ئەوەی کۆڵۆنی مەرجە لە وەزارەتی تەندروستیەوە ئەمر دەرچووە محاسبەی هەموو پزیشکێ ئەکرێ ئەگەر خوێن هەبێ یان نەشتەرگەری کۆم بکە هەموو نەشتەرگەریەکی کۆم نابێ بکرێ ئەگەر نازووری قۆڵۆن نەکرێ ئەمە مەرجە هەموو تەشخیسێکی دەرەوەی کۆم دەرچەی کۆمیش نازوور نەکرێت تەشخیسەکەی ناقص کامل نییە یعنی ئەتوانین بڵێ ناقصە ئەو دەست نیشان کرد دکتۆرگیان کەسەکە خۆی خوێنەکەی بینی هەستی بە شتێک کرد کە هاتو دەرەوە ئازاری نییە ئازاری نییە مایەسیری ئازار ناکە ئەوە فەترە یان درزە یان شتێکە زۆر کەم ئازارەکە ئەویش ئەوەیە کە تەخەسوریان خوێن بمەیە لە ناو مایەسیرەکە ئەوەیش کەمە عادەتەن مایەسیری ئازاری نیەت کاکەم ئەگەر ئازاری هەبوو شتێکی ترە فەترە یان ناسوورە یان خۆڕاجە یعنی دوومەڵ باش یان جاری وا هەیە تەخەسور با بڵێن خوێن ئەمەیە لە ناو مایەسیرەکە بەس ئەو حاڵەتەیە ئەجینا نایکە مایەسیری ئازاری نییە ئەوە چێ بوو لێرە وتی ئازارم هەیەوتم ئەوە نییە بڕۆ بۆ شتێکی تر بگەڕێ ئەگەر ئازارتە بوو کەواتە مایەسیری نییە بەڵام پشکنینی هەر ئەوێ بەعزە جارێ مایەسیری کە خوێنی تا ئەمەیە ئازارەکە ئەوە طبعاً ئازارەکەشی زۆرە بێ ئەوانە کە من زۆر نییە ئەوە دیسان بیرتان دەخەمەوە کۆم ئەندامێکی جەستەی مرۆڤە کێشەی دەبێت باسی دەکەین چارەسەری دەکەین ئێستا گەیشتنە چارەسەر تەواو نەوعێکی تر هەیە مایەسیریەک هەیە لە پڕ دانیشتۆ هیچی نییە لە ڕۆژێکا لە چەند سەعاتێکا کۆمی ئاوسێ ئەمەنەیەتە دەرەوە کورد ئەڵێ چاوێکێتە پشتی سەری لە تاو ئێش ئاگای لە دنیا نامێنێ لەوانەیە تۆزێ خوێنیشی بێ ئاوسێ ڕەشە بێتەوە ئەمەنە بەقەی یعنی بەقەی ئەتوانم بڵێم تۆپێکی تێنس لە 3-4 لاوەیەتە دەرەوە ینی بە خڕی زۆر ئاوسێ ناتوانانی پەنجەی بۆ بەری خۆشی ناتوانێت پەنجەی بۆ بەرێ ئەوەیە پێ ئەوترێ سترانگولیتد پایڵ یعنی مایەسیری خنکاو ئەسڵەن ئەمە هیچ ڕەبتێکی بە مایەسیریەوە نییە ئەمە مایەسیری نییە ئەمە جەڵتەی وەریدەکانی کۆمن جەڵتەی وەریدەکانی کۆمن ئەوە نێڵێ جەڵتەی بوو چۆن جەڵتەی دڵ هەیە ئەمە جەڵتەی وەریدە ئەو منتیقەیە ئەمرێت تووشی گانگرینە بێ کۆمیش جەڵتەی هەیە جەڵتەی هەیە تەوان باش ئۆکەی ئێستا زانیمان چییە بەڵێ ئەمە جایەتیەکی ترە شتێکی ترە و عیلاجەکەشی زۆر بەسیتە باش چارەسەری مایەسیری یەکەم من لە 1900 دکتۆرگان چی بکات ئەو کەسە تووشی نەشتەرگەری نەبێت باش لەگەڵ چارەسەرەکە بۆمی تێکەڵکە جارێ یەکەم لە ساڵی 1990 من لە سلێمانیم کە ڕام کردووە 99 هەتا ئێستا 2003 2022 لە 2022 تا کاتە 23 ساڵ من هەموو ڕۆژێ 5 جار 6 جار خەڵگێتە ژوورەوە بۆ عیادەکەم کە ئەڵێ مایەسیریمە چییە هەیە خوێنی هەیە ئاوای هەیە چییە یعنی مایەسیری بە تەشخیصی مایەسیری ڕۆژانە 3 بۆ 4 بۆ 5 بینم هەتا ئێستا لەم 13 ساڵە لەم 23 ساڵە ڕەم بێ 23 عملیاتم کرد بێ یەک دەقە ڕۆژانە 3 بۆ 5 تۆ دەستیشانیانەکەوەکو مایەسیری لە ماوەی 23 ساڵدا هەموو ڕۆژێک بەڵام تەنیا ڕەنگە 23 دانە بۆ مایەسیری کردوم لە بیریشمە حاڵەتەکان چین
سێ و چوار دکتۆری ئەمە تیابووە چۆن؟ سێ و چوار ها ئەمە چۆن؟ ئەمانە مەجال نەبووە ئیتر بە هیچ جۆرە حەل نەبووە یەتە خوارەوە ناگەڕێتەوە هەر خوێنی هەیە نا نەشتەرگەریەکە ناڵم ئەی تۆ لەو هەموو ژمارە زۆرەی کە باسی نایەوێت دەکەیت چی بکەم یانی تەنیا 23 نەشتەرگەری بۆ کراوە. ئەوانن کە زۆر حاڵەتی خاصە پێویستیش ناکە ئەمان بزانن کێ ئەبێ دکتۆرەکە بزانێت کێ باشە بەس ئەمان یەک شت هەیە بیزانن ئەو بینەرە ئێ کە ئێستا بە دیارمانەوە دانیشتۆ چۆن لە 23کە نەبێ لە ژمارە زۆرەکەی تر زۆر باش. تووشی نەشتەرگەری نەبێ من بۆ تێسڕمەوە ئەم عەفوەن ئەم بینەرەی کە لێرەیە لە سا 95 کەس لە سا 95 مایەسیری عیلاجی نەشتەرگەری ناوێ دەرزی لێدانی ناوێ مۆداڵیتی زۆرە یعنی ڕێگەی چارەسەر زۆرە بۆی یەکێک لەوانە نەشتەرگەریە یەکێک لەوانە ئەڵێن لەیزەرە کە FDA ئەپروف نییە ینی لە طبی ئەمریکی هین نییە ینی معتەرەف نییە بازاڕیە ئێمە من شتێک بازاڕی بۆ گوێی نامێ سەدا 95 کەواتە لە سەدا نەشتەرگەری نایە. 95 نەشتەرگەری یان تەداخل دەک بەس نەشتەرگەری تەداخولیشی نایە لە سا 5 تەداخلێوێ تەداخل چییە تەداخلەکە یان ئەڵلقەی لاستیک بۆی دانرێ بۆی بە دەماچەی خاصی هەیە لە ناو ناوزورەکۆ لێ دانێن ئەی ڕزێنێ و ئەکەوێ یان دەرزی لێ ئەیرێ یان کرایۆ بەفری با بڵێ سارد کرایۆ سێرجەری CO2 گازی نایترەس و ئانە ئەخرێتە سەری وەکو سووتان ئەی سووتێنێ یان لەیزەرە یان ئەڵلقەیە یان دەرزیە یان لیگەشورە یان هارمۆنیکە یان ستێپلەرە ستێپلەر یعنی جیهازێکە ڕاتە ناوە لولیەکە و تەق ئەی تەقێنەوە ئەی قرتێنە و یەتە دەرەوە هەر عینی عملیاتە بڕینە ئەمانە زۆر ئەمانە لە سا ئەتوانم بڵێم لە سا 5 کەمترە لە سا 3 بڕینێوێ لەوس لە سا 5 ڕەم بە هی دەرزی و بەرزی و باندینگ و ئەو شتانەشتی بەسیت بەس لە سا 95 نایەوێت کاکەم لە سا 95 نایەوێت چییە؟ یەکەم نازوری قۆڵۆن کە شتێکە نەبوو لە قۆڵۆن تەکید بکە وە خۆت سەبەبێکت نییە بۆ نەزیف یعنی بەعزە کەسی هەیە سەبەبی هەیە بۆ نەزیفەکەی نەخۆشی ترە هی خوێن هی شتی تر ئەبێ ئەوەش تەکید بکرێتەوە ئەگەر ئەمانە لاچوو بەزمە سەبەبەکە تەشخیص کرا کە ناونیشانی کە دەستنیشان کرا کە ئەمە مایەسیریە بەس ئەوەنە زەخت لە خۆ مەکە مەیەڵە قەبزبی چۆن نایاڵی قەبزبی ئاو زۆر بخۆ ڕۆژی 3 لیتر بۆ ئێوە چێکتان 2 لیتر و نیو بۆ 3 لیتر ئاو بخوا قەبز نابێ نانی جۆ زۆر باشە بە کەپەکەکەیەوە سەوزە زۆر خواردن زۆر باشە بەڵام میوە زۆر باشە وەکو هەڵوژۆ و ئەم شتانە بەڵام مشکلە چییە میوە خەڵقەڵەوەکە میوە خراپتری شتە بۆ قەڵەوی لەو لاش کەشەمان بۆ دروست دەکاتەوە قەڵەویەکە نەکرد بۆ قەڵەوی ینی خەڵک یاخوا مایەسیریم بێ و قەڵەو نەبم یعنی چی ینی بەڕاستی مایەسیری شتێکی بەسیتە هیچ نییە بەس قەڵەوی شتێکی زۆر خراپە شتێکی ناشرینە نەخۆشیە تووشی هەزار دەردە دەکا لەبەر ئەوە زیاتر ئەگەر خۆت زەعیفی میوە بخۆ قەینا بەڵام سەوزە زۆر بخۆ ئاو زۆر بخۆ نانی جۆ بە کەپەکەکەیەوە عادەتەن زۆر قەبزبی مراجعەی دکتۆر بکە با قەبزەکەت چاک بێ وەڵاو تۆ نازوری قۆڵۆنە کردووە لەم حاڵەتە ئەمە وتمان نازوری قۆڵۆنە کردووە ئێستا قەرارمان ناوە عیلاجی مایەسیرەکە بە لە سانە و پێنجەکە بکەین گوێتان لێیە لەبەرەوە سەبەبی قەبزیەکەت هین نییە چونکە بەعزە جارێ ئەبێ بگەڕێن بۆ سەبەبی قەبزی سەبەب هەیەەوە لەوەیان لەوە خوددەیە باش دکتۆرگیان ئەمانم بۆکو سەرقەڵم پێ بڵێ بڵێ چۆن کەسێک ماسیری نییە خۆی لێ پارێزێت بۆی لە داهاتوە تووشی نەبێت قەبزی نەبێت و ئەمانە وە کەسێکش کە هەیەتی چۆن خۆی لە نەشتەرگەری پارێزێت ئەمانم بە تیپس پێ بڵێ باش یەکەم عادەتی دانیشتن زۆر دام بەنیشە پیسینە هاد هەڵسە مەیەڵە قەبز بە ئاو خواردن و بە سەوزە خواردن و بە نانی جۆ بە کەپەکەکەیەوە قەبز نابی ئەگەر قەبز هەر مایت و قەبز بووی زۆر زەختر لە خۆ کرد تکاکەم ئەبێ بگەڕێن کۆز ئەسباب هەیە بگەڕێن بۆ ئەسبابی قەبزیەکە بۆی چارەسەریکەین ئەمە یەک قەڵەومە بە ئەگەر مایەسیری هەبوو من بە نەخۆشیشی نازانم یعنی لە سانەوە 5 کە ماتوڵ هیچی نایەمانە لە سانەوە 5 ئەوە نەخۆشی نییە تۆ زێر خوێن
هەیە خوێن لە لوتی نەهات بێ بە مناڵی کێ نەهاتووە خوێن لە لوتی دەزەڵ بڕێ 1 2 3 4 لەو هەمووە ئەویش کاکارۆک نەسیجێکی بەخاتیە دیوارێکە بری نارە بێ تۆزێ خوێنە بێ تۆزێ خوێن وان لێ نەکات تۆ زیڕەکەیت پەلەپەل بەڵام ئەگەر تۆزێ خوێنێ بوو عیلاقەی نە بە گەنجیوە نە بە عومرە بڕۆ نازووری قۆڵۆم کە چونکە سەرەتانی ڕێکە لە کوردستان لە گەنجا زۆرە سەرەتانی قۆڵۆنم عملیات کردە 16 ساڵی عمر بۆ پێش 4 ڕۆژ شێرپەنجەی کۆڵۆن کۆڵۆن 16 ساڵ بووە 16 ساڵ بووە لە سەر و ڕێکەوە شێرپەنجە 16 ساڵ اینجا نەخۆشیەکیش هەیە پێوترێ فاب لە عایلەکانە هەیە ئاگاتان لێبێ ئەوانە ئەبێ هەموو کۆڵۆنیان فرێری ئەوانە کەمن زۆر کەمن باش لەوانێت 34 عایلێ لە کوردستانە هەبێ نازانم ڕەبێت دە عایلە یەکێک لە ڕێگەکان قەڵەویەکە بوو کە کەسەکە نابێ قەڵەو بێ بۆی خۆی پارێزێ لە مایەسیرەکە ئەگەر مایەسیریشی بوو دەبێت خۆی لاوازکاتەوە ئەگەر ئەبێ خۆی لاوازکە بەڵام لە هەمووی مهمتر ستایڵی دانیشتنەکەی و قەبز نەبێ و زەخت لە خۆی نەکە باشترین عیلاجە ئەمما مەڵحەم نووسین و نازانم دەرمان و لۆکەڵ ئەوانە من باسی ناکەم چونکە ئەسڵی مەسەلەکە نییە کار باشە بۆ خانمی دووگیان خانمی دووگیان عادەتەن کە هینەکەی تەواو بوو کە حملەکەی تەواو بوو ئەویش لەوێ تەواوە بێ بەس بەعزێکیان تووشی سترانگولیتت پایەڵە بن ئەوەی کەوتم بەڵێ بەڵێ یعنی مایەسیری خنکاو بەڵام ئەوە مایەسیری نییە ئەوە تەخەسووری وەریدەکانە زۆر تووشە بن ئەوانە بەڵام خانمی دووجان ئەگەر ئەمەی هەبوو بە هیچ جۆرێ عادەتەن عملیاتی ناوێ خۆشی کە مناڵەکەی بوو چاکە بێت دەست خۆش کەس پرسیاری هەیە ئەوە عملیاتی ئەوێ و برینی ئەوێ ئەگەر پێویست نەبوو بیکات پێویست نییە عادەتەن پێویست نییە بەس زەخت لە خۆ مەکە قەبز مەبە